سڵامی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێ بێت. ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر کێشە و گرفتەکانی پرۆژەی نیشتەجێبوون لە سنووری پارێزگای سلێمانی. بەشێک لە هاوڵاتیان لەم پارێزگایە باسییان لەوە دەکرد چۆن لە هەولێر کێشەی پرۆژەی نیشتەجێبوون هەیە، چۆن لە دهۆک کێشەی پرۆژەی نیشتەجێبوون هەیە، لە سلێمانیش بە هەمان شێوە لە کۆی نزیکەی 1000 پرۆژە نزیک زیاتر دەتوانم بڵێم لە 150 پرۆژە تاوەکو ئێستا لە سلێمانی کێشەی تێکەوتووە. یەکێک لەو پرۆژانەی کە ئەم هاوڵاتیانە باسی لێوە دەکەن پرۆژەی چاڤیلاندا. بابزانین ئەو پرۆژەیە کە چەندین ساڵە ئەم هاوڵاتیانە پارەیان داوە و سکاڵایان تۆمار کردووە بۆ چارەسەر ناکرێ. ئەرێ بەڕاست ئەگەر هاوڵاتێکی سادە ڕووداوێکی هاتوچۆ تاوانێک دەکات دەگیر دەکرێت بۆ ئەوانەی کە سەدان کێشیانەیە هاوڵاتیان سکاڵایان لەسەر تۆمار کردووە ئەو کەسانە چێن کە ناکرێ ئیجراعاتی قانونیان لەگەڵدا بکرێ و خۆیان لەسەرەوە یاسا گەورەتر دەبینن. کاکدانە تۆ نوێنەری ئەو خەڵکەی ئێستا هاتوون بۆ بەردەم ئەم پرۆژەیە. چییە کێشەکەتان بۆ چارەسەرنا؟ لە ڕاستیە زۆر بەداخەوە ئەوە سکاڵای یەکێک لە خاوەن پشکەکانە کە دوێنێ وەفاتی کردووە لە ساڵی 2015 2015 سکاڵای کردووە لە دادگای لێکۆڵن و لیان وەرنەگرتووە ئەو ئێستا لای من ماوە بۆ کەس و کارەکەیم هەڵگرت. هاوڵاتیەکە لە 2015 لە 2012 سکاڵای کردووە 16 ملیۆن دینارەوانیە 16 ملیۆنی داوە وەکو پشک لەم پرۆژەیش پرۆژەی چاوی من بریکاری ئەو بووم بەڵێ پارێزەر بووم بەڵام سکاڵای لێ وەرنەگیراوە ئەمڕۆ وەفاتی کردووە. بۆچی سکاڵە لێ وەرناگیرێ؟ ئەی محکەمە بۆچی محکەمە دادگا کاکە دادگا بۆ چییە؟ چۆن سکاڵە لە هاوڵاتیەک وەرناگیرێ کە 16 ملیۆن دیناری عێراقی داوەتە پرۆژەیە؟ ئەوە بەڵگەیە کە ئەمڕۆ وەفاتی کردووە. تەبعان ئێمە 10,000 کەسین ئەمڕۆ 8,500 ماوە 1500 کەسی وەفاتی کردووە. لە ساڵی چەندەوە کێشە بەردەوام؟ لە ساڵی 2010 11 حکومەت ئاسانکاری بۆ شاسوار عەبدولواحید کردووە، دەرگای بۆ واڵا کردووە، هەموو شتێکی بە کەیفی خۆی ئەم کۆمپانیایی بۆ تاپۆ کردووە. بەڵام ئەم خاوەن پشکانە ئەمڕۆ بوون بە کێشە بۆ شاسوار عەبدولواحید. شاسوار عەبدولواحید لە ساڵی 2012 لە 16ەوە ئەیەوێت خاوەن پشکەکان لە کۆڵ خۆی کاتەوە، بەڵام هاتووە فێڵێکی تری لێ کردوین چاڤیلاندی خستووەتە بری ڕەهنی قەرزی کۆمپانیای نالیاوە لە کاتێکە کۆمپانیای چاڤیلاند قەرزار نییە. باشە یعنی بە زەقەزەقی چاو وەکو هەولێری گوتنی فێڵتان لێ دەکات. فێڵمان لێەکە بەڵام لە 2016 بۆی نەچۆتە سەر. ئەو لە بەرامبەرە کە نەچۆتە سەر هەڵساوە شەقام ئەجوڵێنەیە زەختێکی زۆر فشارێکی زۆری لە حکومەت خستووە سەر حکومەت بەس بۆ ئەوی حکومەت ناچار بکە غەدر لە ئێمە بکە فەرشی سووریان بۆ ڕائەخا شەقام ئەجوڵێنێ هەموو وەسیلەیەک بەکار ئەهێنێ بۆ ئەوەی حکومەت بێت چاڤیلاند هەڵگرێتەوە لە بری قەرزەکانی نالیا. بەڵام پارەکە چەندە پارەکە تۆ پاسی پارەکە بۆ پارەی چاڤیلاند ئێستا بای 700 میلیارد دینارە. ئێستا 700 میلیارد دینارە. باشە بە تاپۆ مڵکی سرفە 750,000 مەتر. پارەی خەڵک لێرە ئێستا ئەمڕۆ 150 میلیارد دینارە پارەی خەڵک. تاپۆی خەڵک کەمترین پشک ئێمە داوامان لە محکەمە هەیە ئێمە ئەیبینەوە لەبەرەوەی ئەم کۆمپانیا. پارەی خەڵک چەندە کاکدانە؟ پارەی خەڵک ئێستا حالیان 150 میلیارد دینارە. باشە تەواوی پرۆژەکە بای چەندە 750 میلیارد یا ملیۆن؟ 750 میلیارد دیناری عێراقی. زۆر باشە. چەند پارە لەناو پرۆژەکەیە تۆ چەندت داوە؟ 25 میلیۆن 25 میلیۆن دینار. 25 میلیۆن دینار. چەند ساڵە تۆ پارەت داوە؟ 7 ساڵە. باشە 7 ساڵ پارەت 25 میلیۆن دینار داوە. یعنی ئەگەر لە سلێمانی زەویەکت پێ کڕیبایە ئێستا چەندی داتە سەر؟ زۆر. باشە چەند پارە وەرگرتووە؟ هەمووی 200,000 لە 25 میلیۆن 200. تۆ کە دەچیتەوێ ئێستا دەچنەوە لای دیدارە چیتان پێ دەڵێن؟ ئەڵێ بە دانایی ئەنسەرۆکی ئەنجومەن قسە بکە ماوعیتان بۆ دانێ هەر جاری بە بیانوویەک ئێمە تەجیلەکە و ئێمە باشە تۆ پێم بڵێ من زۆر جاریانی جێبیستیەوە دەبم هەر دوێنێ و پێرە بەستر پێرێ لە سلێمانی
کەسێک ڕووداوێکی کردو لە بەغدا پۆلیس دەستگیری کرد وانە هێزەکانی ئاسایش دەستگیری کردن باشە ئێستا خەڵکێکی زۆر لێرە ینی خاوەن ئەو پرۆژەیە پارەی ئێوەی خواردووە بۆ محکەمە ئیجراعاتی لەگەڵ ناکە تۆ دەڵێی چی بۆ ئیجراعاتی لەگەڵ تۆ پرسیارێکی جوانی بۆ محکەمەی زیانە لەبەرەوەی لەسەر و محکەمە کەسێک هەیە پشتگیری لە شاسواری دز و ساختەسی دەکات دەنان ناتوانێت کەسێک مافی 9000 کەس بخوا ئەگەر بێت و کە بەتەنیا بێ ئەو 9000 کەسە نەک 9000 کە بە دوو نەفەر ئێستا من و ئەو برایەشی لە برادرانە پشتەملی دەگرین و مافی خۆمان لێ دەسێنەوە بەس لەسەر و دادگاوە لەو شارەی تەبعاً پشتگیری دەکەن و بەکاری خۆی بە ئێوە پیشان دەدا لەگەڵ ئێوە قسە دەکات نەخێر نەکەر خۆی ئیدارەکەشی ئێستاوە هاتوین دڵە موعیدتان بۆ دادەین تەبعاً موعیدیش دانانن بەس بە دانێ مماتەڵەمان پێ بکەن و بێزارمان کەن لە هاتوچون باشە ئێستا بێهیوا بوونە ئێوە ئێمە لەو بێهیوا بەس بە خۆمان بێهیوا نابین واز ناهێنین هەتا ئاخیر هەناسە ئەمە بە دوا مافی خۆمان باشە چەند کەسن ئێوە چەند کەس ینی فێڵ لە چەند کەسی وەکو ئێوە کراوە لە 9000 لە 10000 کەس کراوە 9000 هەتا 10000 باشە بەس پێم بڵێن ینی بەڕاستیە من لەوە حاڵی نابم حاڵیم بکەن کاکە پرۆژەیەک مۆڵەتی لە دەستەوە بەرهێنانە وانە دەستەوە بەرهێنان بەشێکە لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم پرۆژەی دەیبینن کە خۆتان دەڵێن پرۆژەی شاسوارە سەرۆکی حکوومەتی پێش و ئیفتتاحی کرد باشە بۆ ئێستا کەس بە دەمداوەکاری داواکەن لە سەرۆکی حکوومەتی ئیستا بێ بەهانامانەوە حەقی ئەو خەڵکە وەرگێتەوە و مافەکانمان بۆ وەرگێتەوە باشە لە محکەمە چی دەڵێ محکەمە هیچ ناڵێ هەر کاکدانا خۆی لە محکەمە چی دەڵێ کێسەکاندا تا زەریبە نەیە مەوزوعی چاڤیلاند پشکەکانی چاڤیلاند حل ناکرێت شکۆ نازانی داهاتی چەنە من پرسیارم لە مەحامێکی ئەوروپا کرد لە بەریتانیا وتی قوربانجان ئێمە هەتا نەزانین داهاتی چەنە ئێوە هیچتان پێ ناکرێت زەریبە نەیە هیچ باشە ئەگەر ئەوان خۆیان بە ئێوە نیشان نەدەن شاسوار خۆی لە ئێوە بدزێتەوە ئێوە چۆن زانیاریتان دەست دەکەێت وانە کاکدانە چۆن زانیاریتان دەست دەکەێت کێشەی ئێمە لە 2012 هەتا ئەمڕۆ داوای بینینی شاسوار عەبدولواحید دەکەین شاسوار 24 ساعتە لەسەر کەناڵەکەی قسە ئەکات بەڵام لە 2012 ئامادە نەبووە لەگەڵ 10000 کەس یان نوێنەری 10000 کەس بۆ یەک سانیە بۆ یەک چرکە کە منێکێک ملەوانەی ئەوە وەکالەتی ئەو خاوەن پشکە بەڕێزەیە کە ئەمڕۆ وەفاتی کردووە بەداخەوە لەبەر ئەوەی نەمتوانیوە لە دادگا دیفاعی لێ بکەم لەبەرەوەی ئەو بەهێزە لەبەرەوەی ئەوە من نبینیوە ئەو وەکو فیرعون وایە کەس ناتوانێ بیبینە نەمتوانیوە بیبینم بەڵام کاک کامەران ئێمە لە دادگا ئێستا ئەیبینەوە داواکانمان چونکە لە دادگاکان دەیبنەوە ئەیبینەوە بەڵام دەڵێ لە دادگا سکاڵە ئێستا لە 2016ەوە فێڵێکی تازەیەکە لە حکومەت ئیشی ناڕوە پەنچەر بووە ئەها ئەڵێ ئەلئیحسان و بالتەمام یعنی ئێستا حکومەت ئیجراعاتی لەگەڵ دەکا بەڵێ ئیجراعاتی لەگەڵ دەکا حکومەت ئێستا لەگەڵی ئێستا ئەزانی چۆنە با من وێنەکە بگەێنم کاک کامەران لە 2016ەوە ئەم کۆمپانیایی خستۆتە بری قەرزەوە بۆ ئەوەی بیخوە نەک بۆ ئەوەی حەلی بکە بۆ ئەوەی حەلی بکە تەواو بێ بەڵام حکومەت وەکو 2011 و 2013 ناوێ بە نایاسایی حەلیکە ئەوێ بە یاسایی حەل بێ بەڵام یارمەتی ئێمە نایە کێشەکەی شاسوار چییە؟ 10 ساڵ قازانجی دابەش نەکردووە بە دادگا ئەی دۆڕێنێ کە دۆڕانی ئەم کۆمپانیایە لەبەرەوەی قازانج ناکە هەڵ ئەوەشێتەوە کە هەڵ ئەوەشێتەوە قابلی ئیزالەی شوعە هەر خاوەن پشکێک کەمترین پشک 250 متری بەرەکەوێ ئەگەریش بفرۆشێت لە مزایەدی عەلەنیە 700 ملیارەکە کەمترین پشت 5 دەفتەر وەرەگرێ ئەم هاش و هوشی ئێستا کە شاسوار شەقامە جوڵانێ ئەم لاکە ئەو لاکە فشارە خاتە سەر حکومەت تەنها بۆ ئەوەی حکومەت ناچار بێ و بەپەلە غەدرێکی تازە لە ئێمە بکە وەریگرێتەوە لە بری قەرز بەڵام ئێمە بە هیچ شێوەیەک خۆی ئەوە واز لە ئێمە ناهێنێ ئەوە واز لە خاوەن پشکەکان دەڵێن ئەو کابرا نیازی خراپە دەڵێن وەڵی کابرا دزە دەڵێن دزی بە ئاشکرا لە ئێمە کردووە بەڵام کاکە ئێستا ئەو جێ لە قسانەبی کورە دەرێ کاکەوە سیناریۆیە و خەڵکەیە کوا پارەیان داوە گومان سیناریۆ لە چیایە ئێستا ئێمە ئەو دەڵێ بڕۆن دادگا بگرنە بەرە بەڵام دادگا کێ لە پشتا حزبی لە پشتا بەڵێ حزبیش کێ لە پشتا شاسواری لە پشتا شاسوار ئیش بۆ حزبەکە سواری شانی خەڵکی بۆ ئەو جوڵانەوەیە کا خۆپشاندانە پارکی ئازادی ئەکا یعنی پارکی ئازادی شوێنی خۆپشاندانە شوێنی هەڵگەڕانەوەیە باشە تۆ پێم بڵێ ئێستا کە با ئێمە
دەمەوێت بزانم ینی ئێوە چاوەڕێی چی دەکەن ئەگەر ئەو کابراایە ئەو شاسوارە ئەوەندە دەستەڵاتی هەبێ و حزبی لە پشت بێ چۆن مافی خۆتان دەستەبەر دەکەن ئێمە لە ڕێگەی چیەوە ئەبێت مافی خۆمان کە دادگا بە حیزبی کرابوو کە حکوومەت بە حیزبی کرابوو ئەبێ ئەم دوو حیزبە عنی چارەنووسی ئەم خاوەن پشکانە دیاری بکەن باشە چارەسەر چۆن دەیبینن چارەسەرەوەیە دادگا بێ دادگا یەکلایی بکاتەوە دادگاش کێیە کە کردنەوەی ئەم چاڤیلاندە سەرۆکی حکوومەت بەرهەم ساڵح نێچیرفان بەرزانی ئەمانە هەم ئاگادار بوون یانی سەرۆکی کابینەکانی پێشوو بەڵێ هەمویان ئاگادار بوون و هەمووشیان ئەزانن چاڤیلاند چۆن پشەکانی فرۆشراوە تاکو ئێستاش ئەم پشکانە کڕین و فرۆشتنیان پێ ناکرێت دەستگەی و بەرهێنانیش ئێستا هیچ یعنی ئامادەبوونی نییە لێرەیە لە ڕاستیا ئەو بەرپرسەکە ئەمە بەرهێنانی داوە بە چاڤیلاند ئێستا هیچ کەوای ئێوە تەنیا لە ڕێی دادگا و حکوومەت بەرپرس دەزان مافتان بگەڕێ وانە کاکدان بەڵێ ئێستا ئێمە لە 2016 بەردەوام ئێمە خۆپشاندانەکەین یعنی شاسوارە کەوتۆتە شوێن ئێمە خەڵگو ئازانی ئێمە یەنە سەر شەقام نەخێر شاسوار ئێوێ مافی ئێمە قوت بە بەڵام ئێمە لە 2016 بەردەوام خۆپشاندانەکەین بەردەوام داوا لە حکوومەتی هەرێمەکەین ئێستش داوا لە سەرۆکی حکوومەتی هەرێمەکەین بۆی بێ بە دەنگمانەوە چاڤیلاند نابێ هەڵگیرێتەوە لە بری قەرزی خەڵک قەرزی نالیە چاڤیلاند بە هیچ شێوەیە قەرزار نییە ئەمە فێڵێکی تازەی شاسوارە چاڤیلاند لە ڕاستیە داگیر کراوە ڕێک وەکو کەرکووک داگیر کراوە چۆن حکوومەتی عێراقی کەرکووکی داگیر کردووە و مافی کوردی زەوت کردووە بەڵام هەر کوردستانیە چاڤیلاندیش داگیر کراوە چاڤیلاند بە پاری خەڵک کراوە چاڤیلاند داگیر کراوە زۆر باشە ئەمانە نوێنەری کۆمەڵی خەڵکن کە ئەوەی کە ئێستا کێشەیان ماوە 850 8500 کەس تا 9000 کەس دانیشتوی سلێمانی و دەوروبەری پشکیان لە چاڤیلاند هەیە لە ئەوروپا لە دەرەوە پشکیان لە چاڤیلاند هەیە بەڵام شاسوار پارەی ئەوانی بردووە ئەم برادەرە دەڵێ ئەوەی کە باز لە سیناریۆ دەکا ئەمە ینی ناڕاستە نامەنتقیە ئەوە بۆ خانیداری چاڤیلاند ئەو بەڵگەنامەی بۆ دروستکردنی ئەو شەهادە بە حسابی مەخاوەن چەندە پارەکە 8 میلیۆنە بەس دوایی بۆتە 32 میلیۆن و 800 32 میلیۆن و 800 هزار ئەم برادەرە پارەی لە چاڤیلاندا بەڵام تاوەکو ئێستا ئێوە باش چیمان دەوێت دەستی وەبەرهێنانی لەقی سلێمانی ئەوان مۆڵەتیان داوە کەواتە هەر ئەوانیش دەتوانن بێنە سەرخەت و لە ڕێگەی دادگاوە دەستی وەبەرهێنان ئیسلێمانی ئەو کێشەمان بۆ حەلکە ئێمە پشکمان کڕێ ئێمە کێشەمان کڕیەوە نازانین نە پشکمان کردەوە نە کێشەمان بۆ خۆمان کڕیوە بەڕاستی بەس بزانین ئێمە چیمان کردووە زۆر باشە کەوایە تو قسەت نابوو بەڵێ قوربانجان پشک یعنی سەهم یعنی شەریک ئێمە مادەم شەریکین لێرە بۆمان ڕوون کاتەوە ئەگەر زەرەری کردووە ئامادەین زەرەر بین ئەگەر قانجازیشی کردووە قانجاز سبەینێ پارە تێبێت تۆ دەتوانی پرۆژەیەکی یەکەی نیشتە جێبوون بکڕی نەخێنی نابێت متوانەت نییە ناوەڵام متوانە نییە باشە بۆ کێشانە دروست دەوی بە بۆ چوونی تۆ کێشە لە یاسایە کێشە لەو کەسانەیە کە لە دەستەوە بەرهێنان کارەکان بەڕێوە دەبان یان لە خاوەن پرۆژەکانت چیە کێشە وەڵا خاوەن پرۆژەکانەیەکەم خاوەن پرۆژەکان کەست هەبووە پارەی خورابێ وەڵا من وەکو خۆم نەخێر بەڵام کەس و کارت هەبووە قسم و کەست بەڵێ پارەیان خوراوە بەڵێ 4 ساڵە پارەشی یاوە تقریبان 5 دەفتەرونی یاوە هەتاکو ئێستا هەرجابیشان ناتۆ مەشروعەکەشانیشی لێ نەکراوە 5 مانگو 5 دەفتەرونی 5 دەفتەرونی چەند ساڵە پارەکەی داوە 4 ساڵ 5 ساڵە یاوێت 5 ساڵە پارەی داوە 5 دەفتەرونی بۆ گوندی ئەڵمانی سێ باشە هەتا ئێستا نە پرۆژێ وەرگرتووە یعنی یەکەی نیشتە جێبوو نە پارەکە نە پرۆژەکە بڕوا بکە هەر ڕێم ڕۆڵێ من ئەو لە عەقدەکان نووسیمە تومە ئەگەر باری دارایی نوعێ بوو من مەسئول نیم لەوە بەس ئێستا فەقیرە براکەم مامۆستایەکە لە دەمی خۆی گەڕاوەتەوە ئێستا مەشروعاری ئیشیشی لێ ناکەن هەتاکو ئێستاش تەلەفۆنی بۆ کە نەڵێ پارە بێنە بەڵام ئەو ئێماڵین باشە بەس پێم بڵێ بۆچی کێشەیەوە لە دروست دەبی ینی کەسێک غەدر لە خەڵکی فەقیر بکە بۆ بەڕای تۆ حکومەت لێپرسینەوە لێ نەخێرە و کاتە تۆ ئەرزەکەی ئەیتێ بیکا بە بیناکە با بە خەڵک کاتە حکومە لێپرسینەوەی نیە لەگەڵیانە لێپرسینەوە نەگە لێپرسینە بێ چۆن نتوانێ بکە کاکساسوارە فڵانە فیسارە فۆر کاکساسوارە بە سەدانی و کاکساسوارەیە لە بشارەیە باشە داوای مافی خەڵکەکە ئەڵێ حاڵیان حسابێکە چی خۆی
حەقی خەڵگە خوا خۆی حەق خۆی حەقی خەڵک مەبەستت چێ ینی بەست چێ دەڵێ خۆی حەقی خەڵک دەخوات شاسوار ئەو پارەی خەڵک دەخوات ئەی ئەوەنە پێنج دەفتەرونی براکەی منی ئەی بامەشتعەکەی بۆ باشە ئەو ینی بۆ دەبێت کەسێک ینی خەڵکی ئێمە بەردەوام دەڵێن ئێمە ڕاستگۆین ئێمە ئازادین ئێمە مافی خەڵک وەردەگرین لە کاتێکدا خۆشی پێشێڵی ئەو شتانە دەکات تێگەیشت بەس بە قسێ قسەیە بەکردەوە نییە کردەوە نییە هیچی بەکردەوە نەوەی بە قسێ تۆ بە قسەم لە تاوە شاخۆ بۆ برۆژن مای بۆ مەڕوخێنرێت نەخێن کاتە بەس قسەی لێرە بەکردەوەی نایکەوە کەوا ئێستا تۆ جارشکە ئەگەر بتوێ پرۆژەیەک بکڕی دەترسی هەر نەک لە شاسوار لە حەچی کەسە بە حیاتی ناکڕی تۆ شەروە ناڵان کەوای ئەمە زیانێکی گەورەیە خانێکەکەم لەو سەرەوە بە 100 مەتر بێت و نەسم شوقەیە بڕم وەک پارێزەری خەڵکەکە ئەوانەی پشکیان لەم پرۆژەیەدا کڕیوە باسی لێەوە دەکات فێڵەکانی خاوەنی ئەم پرۆژەیە چی بووە خاوەنی پرۆژەی چاڤیلاند زۆرە فێڵێکی کردووە فێڵی لە حکوومەت ئەوە بووە زەویەکەی وەرگرتووە دینارێکی نەداوە هاوبەشێکی پەیدا کردووە هەر کۆمپانیاکەی خۆیتی نرخی پشکەکەی کە 30 میلیارد دیناری عێراقی بووە یەکجار زیادی کردووە ئەو کەسانەی کە پشکیان کڕیوە لەو پرۆژەی لە نێوان 8500 کەس تا 9000 کەس پارەیان داوەتە خاوەنی چاڤیلاند پارەکە کە پرۆژەکە هەمووی بای 30 میلیارد دلار بوو ئەو هەستاوە 138 میلیارد دیناری عێراقی پارەی وەرگرتووە لە خەڵک واتە چەند قاد لە پارەی لەو پارەی کە لەم پرۆژەی سەرف کردووە لەگەڵ ئەوەشدا هەموو ئەو ئامێر و کەلوپەلانەی کە هیناویەتە نێو چاڤیلاند بەبێ ئەوەی دینارێک بدات بە حکوومەت یعنی حکوومەت لە باجەکەی خۆش بووە لەگەڵ ئەوەشدا چەند ساڵە بەرهەمی ئەم پرۆژەی چاڤیلاند کە لە شوێنێکی استراتیژی شاری سلێمانیە ڕۆژانە داهاتی هەیە ساڵانە داهاتی هەیە مانگانە داهاتی هەیە هەموو پارەکە دەچێتە گیرفانی خاوەن پرۆژەکە و ئەو هەموو خەڵکەش بێبەش بووە ئێستا ئێمە دەچینە لای بەڕێوەبەری گشتی دەستەی وەبەرهێنان لە سلێمانی کە خەڵکەکە پێی وایە حکوومەت بەرپرسان لە ئیدارەی ئەم شارە بە ناوی حکوومەت چاوپۆشیان لە خاوەنی ئەو پرۆژەیە کردووە و بە شێوەک لە شێوەکان ڕێککاری یاساییان بە شێوە گرتۆتە بەر کە لە قازانجی خاوەنی پرۆژە بێ و خەڵکەکەش مافی بخرێت بابزانین ئەمە تا چەند ڕاست پرۆژەیەکی گرنگ لە سلێمانی ئەنجام درراوە 8500 کەس پشکی لە پرۆژەکەیە دەڵێن دەرگا نەماوە لە سلێمانی تەنانەت لە هەولێرش لە دەرگای نەدەی خاوەن پرۆژە مافمان دەخوا پارەکەمان پێناداتەوە زیاتر لە 150 میلیارد دیناری عێراقی ئێوە وەکو دەستەی ئەوە بەرهێنان لە سلێمانی سەبارەت بەم پرسە لە چێوەی ئەم کێشەیە ئێمە هەڵبەتە سەبارەت بە پرۆژەی چاوی گەشتیاری کە پرۆژەیەکی گرنگی گەشتیاریەوە ئێمە هەمیشە شانازی یەکەین بۆ پرۆژانی کە لە شاری سلێمانیا کە دەورێکی کاریگەری هەبێت لە بژانەوەی ژێرخانی ئابووری و بووە بە ناوچەیەکی جوان لە شاری سلێمانیا و پرۆژی چاوی گەشتیاری لەو لایەنەوە ئەو بابەتی پێکاوە و توانێتی پرۆژێکی گرنگی ئەم شارە بێ و هەمیشەش ئەڵێم ئەو شوێنە ینی ئەو پرۆژەیە شایانی ئەوەیە کە بەناو ببرێت کە پرۆژەیەکی جوانە و شاری جوان کردووە باشە کەوای ئێوە شانازی بە پرۆژە باڵێ وەکو پرۆژێکی وەرهێنان باڵێ سەبارەت بە پشکی 8500 کەس سەبارەت بە پشکی ئەوانی ساڵە پارەیان کوراوە بەڵێ قسەی جەناب جوانەوە ئەکرێ ئێمە ڕوونکردنەوەیەک لەسەر ئەو باسە بکەین ئەویش بریتی بوو لەوەی کاتێ ئەم کۆمپانیایە دەستی کرد بە پشک فرۆشتن بە ئەو هاوڵاتیانە ئێمە هەڵبەتە لە کاتی خۆیان ئەم کۆمپانیایە کۆمپانیای هاوبەش ناو پشت نەبوو تاکوتوانێ بە شێوەی پشکەکان بفرۆشێ بۆیە ئێمە لە کاتی خۆیان داوامان کرد و لە ڕۆژنامەی کوردستانی نوێش بڵاوکرایەوە کە هاوڵاتیان ناکرێ پشک بکڕن پێش ئەوەی ئەم کۆمپانیایە بە کۆمپانیایکی هاوبەش بناسرێ و لە بەرەبرایەتی کۆمپانیەکان تۆمار بکرێت هەڵبەتە خەڵکەکە پشتیان کڕی پێش ئەوە و بەدەم ئەو پرسیار و بەدەم ئەو بابەتەی ئێمە نەهاتن ئێمە دوای ئەوە دیارە
قسەمان لەسەر کرد و توانیمان لەسەر بابەتەکان داوای ڕوونکردنەوە بکەین لە بەڕێوەبەری کۆمپانیەکان و بەڕێوەبەری کۆمپانیەکان بە نووسراوێک جوابیانێتەوە کە ئەم کارە یاساییە یاساییەوەی کە کراوە یاساییە بۆیە ئێمە ئەڵێین ئەو خەڵکە مافی خۆیەتی و هەرچەنە ئێستا ئەو پرۆژەیە لە کاتی خۆیان 2011 تەواو بووە بۆ پرۆژەکە کۆتایی هاتووە و وەکووە بەرهێن بۆی هەیە مامەڵەی پێوە بکە تعاملی لەگەڵ بکە لە دوای ئەوە بەڵام ئەو خەڵکەش مافی هەیە و دادگا و داواکاری گشتی پێویستە بێنە سەرخەت لەسەر ئێوە لە چێوەی ئەو کەیسە ئێمە لە ڕاستیە لە دەرەوەی کێو کەیسین ینی خۆتان بێبەری کردووە نەخێر ئێمە ناڵین خۆمان بەبەری کردو وەکو پرۆژەکە بەڵام لە ڕاستیە وەکو کەیسی ئەوەی کە خەڵک وەکو کۆمپانیایکی هاو بەش داخل بوو بێ ئەوە کاری ئێمە نیە کاری ئێمە مۆڵەتی پرۆژەیە باشە کاک ئەزیزیان خۆت باس لەوە کرد کاری ئەوە مۆڵەتدانە بە پرۆژێ ئەوانەی کە پشکیان داوە پارەیان داوەتەم پرۆژەیە دەڵێن کاکە پرۆژەیە کە حکوومەت مەوڵەتی پێ بدە کە مەوڵەتیدا کەوایە یاساییە پرۆژەیە کە لە باتی یەک سەرۆکی حکوومەت دوو سەرۆکی حکوومەت هاتوون سەردانی بکە و پشگیری بکە پرۆژەیە کە هاوکاری حکوومەت کرابی ئێستا چۆن دەکرێت ینی ئەو هەموو پارەیە 150 ملیار دیناری عراقی پارەی خەڵک لای ئەو کەسەیە حکوومەت دەستەوە بەرهێنان بڵێ من عیلاقەم نییە یانە من پەیوەندیدار نیم بەم پرسێ ناڵێن ئێمە مەسلەیەکی من دەنگی خۆمەخەم پاڵدەنگی ئەو خەڵکە و داوا لەو لایە ناکەم کە دەسڵاتی ئیجراعاتی هەیە چکۆم ئێمە لایەنێکی تەنفیزی نین ئیجراع نین ئێمە ئەوەی کەیکین ئێمە مۆڵەتی پرۆژایە واتە داوای جێبەجێکردن نین لە بابەتەکان بەڵام ئەوە داواکاری پشکیان کڕیوە خاوەن پرۆژە خۆ بەس ئێمە ئیجراعات لە لای ئێمە نییە کە بتوانین ئێمە بڕۆین ئەم کۆمپانیایە محاسبە بکەین ئەوە بەش دادگا کرێ بەڵام ئەوان دەڵێن تۆ باسی دادگا دەکەی ئەوان دەڵێن کاکە خاوەنی ئەو پرۆژەیە بەهێزە محکەمە لەژێر کاریگەری ئەوە دەستەوە بەرهێنان لەژێر کاریگەری ئەوە هەر دەرگایەک لی دەدەین دەرگامان لەسەر دادەخرێت دەنا معقولە لە شارێک وەکو سلێمانی 8500 کەس پارەی بخورێ کەسێک لی نەبێت بە حەساب کەسێک هیچی وانە تۆ هەڵبەتە ئێسام قسەی من لەوانەیە زۆربەی مەسئولین و سەر بەرەوەبەر و وەزیرەکان و سەرۆکی حکومەت شۆگوێی لە ئەم قسەی من بێ من ئەڵێم حق حکومت ئیجراعات یعنی ئەوەی کەلایانی پەیوەنددارە بە ئیجراعات بەڵام ئەوان دەڵێن ئێوە حکومەتن ئەخری حکومەتین بەس حکومەت ئێوە پارێزەری مافی هاوڵاتی و خاوەن کۆمپانیا ئەبێت تۆ دەوائری دەولەر ڕووی ئیداری جیاوازکەیت لەوەی ئەو شوێنەی کە ئیجراعاتەکە من نەم پۆلیسم نە ئاسایشم و نە دادگەم بێم بەڵام ئێستا دەستەوە بەرهێنان چەند پرۆژە دەتوانێت مافی خاوەنددارەتی لە خاوەن پرۆژە بستێنێت بەڵام ئەم کارە دوای مۆڵەتی ئێمە کراوە بە شەریکێکی مساهمەوە کراوە بەشێکوە لە دەرەوەی ئیشی ئێمە کراوە هەڵبەتە ئێمە داوامان کردووە کاتی خۆی داوای ڕوونکردنەوەشمان کردووە ئەوەشی کە کراوە کارێکی باش کراوە لەسەری بۆ ئەوەی ئەم بابەتانە ساکرێتەوە کە ئایا ئەمە شەریکێکی مساهمەیە چکۆم خەڵک ئێستا ئەکرێت لە ڕێ ئەو شەریکە و داواکاری لەو کۆمپانیایە کە کۆمپانیایەکی مساهمەیە و ئەو شوێنەی کە مۆڵەتی کۆمپانیای مساهمە بە ئەبێ پشتگیری باشە چارەسەر پێت چۆنە چارەسەرەکەم پێت چۆن پێم من چارەسەری ئێمە بم شێوەیە داوا لەو لایەنە بکرێت کە بەرەبەلاتی کۆمپانیەکانە کە شەریکەی مساهمەکەی کردووە ئێمە وەکو دەستێ برێن کە مەڵەتی پرۆژەکەمان ناوە و ئەو لایەنانە کە داواکاری گشتیە ئەم بابەتە بە هەر سێلامان کۆکەینەوە بیبینە دادگا و دادگا حەقی خەڵکەکە وەرگێ و حکوومەت لەسەرەوە پشتگیری ئەوە بکا کە ئەبێ ئەو مافانیان بدرێتەوە. ئەوانەی کێشیان هەیە لەگەڵ پرۆژەی چاڤیلاند و پشکیان لە خاوەن پرۆژەکە کڕیوە پێیان وایە خاوەنی پرۆژەی چاڤیلاند لە سلێمانی کەسێکی بەهێزە و حەزب و تەنانەت وە خۆیان دەڵێن محکەمە و دەستەی وەبەرهێنان و هەموو ئەو لایەنانەی پەیوەندیدارن بەوەی کە مەوڵەتیان پێداوە پرۆژەی چاڤیلاند دروست بکرێ و پارەیەکی زۆر لە هاوڵاتیان وەربگیرێت ئەمانە پشگیری ئەو دەکەن و تاوکو ئێستاش هەر بۆیە زیاتر لە 10 ساڵە زیاتر لە 150 ملیار دیناری عراقی پارەی خەڵک لای خاوەنی پرۆژەی چاڤیلاندا دەستەوە بەرهێنان دەڵێت ڕاستە پارەی خەڵک خوراوە کێشەکەش لە دادگایە
بەڵام ئەوەی کە ئێمە لە دەستمانەوە ئەوان وەکو دەستەی وەبەرهێنان باسیەوە دەکەن دەڵێ گرینگە دادگا بەڕێوەبەراتی کۆمپانیاکان لەگەڵ دەستەی وەبەرهێنان لە دادگا کێشەکە یەکلایی بکرێتەوە و پێویستە کاریگەری ئەم و کاریگەری ئەو لەسەر دادگا لەسەر ئەم دۆسەیە بە هیچ شێوەیەک نەبێت و حکوومەت خۆی سەرپەرشتی بکات ئەگەر نا دۆسێکە بەلاڕێدا دەڕوات و مافی خەڵکیش وەک ئێستا زەوت دەکرێ و دەفەوتێ ئێمەش بە دوواداچوون دەکەین تا کۆتایی و تا چارەسەر تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست